کاتتان باش. بینارانی خۆشەویست بە بەشێک لە هەواڵەکان کە ناوی ئاوڕەوە هەرجارەوەکو لە هەفتەیەکە دوو جار دێمەوە خزمەتان بۆ ئاوردانەوە و شیکردنەوە یەکێک لە هەواڵەکان هاتمەوە خزمەتان بۆ ئەوەی بابەتێک و پرسێکی گرنگ بخێنە بەرباس و لەگەڵ میوانی بەڕێزمان ئاوڕێک لێ بدەینەوە. ڕۆژی پێنجشەمەی پێشوو هەروەکە ئاگادارن لەلایەن هێزەکانی ئەمنیەتی و ئەتلاعاتی کۆماری ئیسلامیەوە ڕێگری کرا لە ڕێوەڕسمی ڕێزلێنان لە شاعری ناوداری کورد جەلالی مەلەکشا کە لە سنە قەرار بوو ڕێوەڕسمێکی بۆ بەڕێوە بچێت و بە بڕێک بیانووی جۆرا و جۆر نەیان هێشتا و ڕێوەڕسمە بەڕێوە بچێت. حەزمان کرد تۆزێک لەسەر ئەم بابەتە باس بکەین کە پێگە و جێگەی هۆنەر و بەتایبەتی بەشی شێعر و ئەدەبیاتیش لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە چۆنە و چۆن ڕێگەی پێدا و ڕێگرەکانی چییە و تێڕوانی کۆماری ئیسلامی لەبارەی ئەدەبیات چۆنە و چه بەشێکە کاتە بەشی حکومی ئەدەبیات یان ئەوەی کە خۆی پێی خۆشەوە چۆن ئەڕوانێت لە ئەو بەشەی کە زۆرتر لە کۆمەلگا و لە بیرروڕای خەڵکەوە نزیکە. بە بەشداری کاک ئەرسەلان چەلەبی شاعر و نووسەر کە لە ئستودیۆ لەگەڵمانە. کاک ئەرسەلان بەخێر بێت. زۆر سپاس کاکفازڵ. سپاس جەنابەت. کاک ئەرسەلان ڕێبەری کۆماری ئیسلامی عەلی خامنەیی خۆتان باشتر دەزان جاروبار ڕێوەڕسم بەڕێوە ئەبات و بڕێک لە شاعران و نووسەران داوەتە کات و کۆڕێکی تایبەتیان بۆ ئەڕازێنێتەوە و هەر کامیکیان شاعری خۆیان پێشکەشەکەن و جاروباریش خەڵاتێکیان پێشکەشەکە. بەڵام لەم لاشەوە کە ئەمە ئەبینین بۆ شاعرێکی کە لە نێو خەڵکە و لە نێو کۆمەلگایە و نزیکە لە بیرروڕای خەڵکەوە ئاوەها بەم شێوە بەرخوردەکات لەگەڵ ڕێوەڕسمێک کە قەرارە بۆی بەڕێوە بچێت. چۆنە ئەم دووگانەگیە؟ ئەوەی ڕاست بێ ئەو دوو دۆخەی کە جەنابەت باس کرد ئەو دوو وەزعیەتە ئەوە وەکو دوو جەمسەری دژ بە یەکتریوان واتە هیچ هاوخوێنی یا هاوخانیەکیان لەگەڵ یەکتری نییە. چون دیارە ئەم شاعرانەی کە بڵێن وەک لە کۆنەوە کوتراوە بە شاعرانی دەربار نێو دێرکراون ئەمانە پێناسەیەکی تایبەت بەخۆیان هەیە، هێڵێکی فکری تایبەت بەخۆیان هەیە و ئەو هێڵە فکریە بۆیان دیاری دەکرێت و دیارە ئەرکی نووسەر یا بڵێن ئەرکی شاعر ئەرکێکی یەکجار گەورەیە لە کۆمەلگادا، ئەرکێکە کە بەڕاستی کاریگەری ڕاستەخۆی لەسەر کۆمەلگا دەبێت. جا بۆیە من پێم وابێ ئەم کەسانەی کە شاعری دەربارن یا نووسەری دەربارن ئەمانە خاوەنی هیچ چەشنە هەڵوێستێکی تایبەت بەخۆیان، خاوەنی هیچ دنیابینیەکی ئینسانی نین و خاوەنی هیچ فکرێکی کە لەنێو ئەدەبیاتدا هەڵدەقڵێ خاوەنی ئەو فکرەش نین واتە ئەو فکرانە بۆیان پێناسە دەبێتەوە بۆیان دیاری دەکرێت کە لەسەر ئەم هێڵە بیر بکەنەوە و لەسەر ئەم هێڵە بنووسنەوە لە خزمەت ئەو هێڵ و ئەو خەتی سیاسی و ئەو ئیدۆلۆژیەدا بن. لە شوێنێکە کاک جەلال مەلەکشا ئاماژە بووە کات کە شێعر هات بە تەواوی شعرەکەی ناڵێم بەڵام کە ئەڵێ پۆلیس بۆنی لێوە کە ئەگەر بۆنی ئازادی لێوە هات دوایە ئەیخنکێنێ. ڕاستە شعرەکانی جەلالی مەلەکشا وایە بۆنی ئازادی لێوە دێ کە کۆمەری ئیسلامی پێ خۆش نییە؟ کاک فازڵ ئێمە ئەگەر چاو لە مێژووی ئەدەبی سەرجەم وڵاتانی دنیا بکەین هەر نەک لە کوردستان یا بڵێن لە ئێران بەردەوام ئەدەبی هونەر بەگشتی و ئەدەبیات بە تایبەتی و لەو ناوەشدا شعر چون بەڕاستی شعر بناغی تەفەکر و بناغی بیرکردنەوەیە و لەو پەیوەندێدا شعر هەمیشە زەبرێکی کوشەندەی لە دوژمنانی ئازادی و دوژمنانی بیری نوێ و بیری مۆدێڕنداوە. لەو پەیوەندەشدا ئەرکی شعر دەیقەن ئەوەیە، یعنی شعر بەردەوام پەنجەرەیەکی نەناسرا و پەنجەرەیەکی نوێتر ڕوانگەیەکی نوێتری هەیە بەنسبەت کۆمەلگا و بەنسبەت خەڵک و بۆیە لەو نێوەشدا کاک جەلالی مەلەکشا یەک دانە مێژوویە بۆ خۆی، مێژوویەکە واتە نەسڵێک یانەوەیەکی لەگەڵ خۆی هێناوە. دیارە کاک جەلالیش بڵین کۆی کارەکانی کاک جەلالی مەلەکشا کۆی شعرەکانی بەردەوام هیچ کاتێک لە هیچ دۆخێکدا جیا لە کۆمەلگا نەبووە، جیا لە بیری ئازادی نەبووە، جیا لە مەسلەی نەتەوایەتی و لە خەبات بۆ نەتەوەیە کە ژێردەستە و بەردەوام شعرەکانی گرێدراوەتەوە بۆ دۆخە گرێدراوەتەوە بۆ بیر و باوەڕە و سروشتیشە ئەگەر بڵین شعرەکانی ینی بڵین سروشتی نییە ئەگەر بڵین شعرەکانی کاک جەلال مەلەکشا بۆنی ئازادی لێن هەیە و پێم وابێ کاک جەلالی مەلەکشا جزوی ئەو شاعرانەیە کە کاریگەریەکی یەکجار باش و بەسوودی هەم لەسەر مێژووی شعر و مێژووی ئەدەبی کوردیدانەوە هەمیش بە بەشی خۆی کاریگەرێکی باشی لەسەر بیری نەتەوەخوازی و بیری سیاسی کوردداناوە بەنسبەت ئەرکی خۆی و بەنسبەت شعر.
پێش لە شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1950 و هەروەها تا یەکە دوو ساڵێکیش دوای ئەوە بە گەرمی و بە چڕی دروشمێکیانەدا لە نێو خەڵکانی ئێران بەگشتی استقلال ئازادی جمهوری ئیسلامی ئەمە ئەو ئازادیەیە کە داوایانە کرد بە دنیایەوە هەر دەسەڵاتێک یاخۆ هەر حکوومەتێک کاتێک کە دێتە سەرکار هەڵگری کۆمەڵێک دروشمە ئەم دروشمانەش سروشتیە ینی بۆ شەرعیەتدان بەخۆی بۆ شەرعیەتدان بە فکری خۆی کۆمەڵێک دروشمی تازە و کۆمەڵێک دروشمی نوێ و بەڕواڵە جوان هەڵدەبژێرێت کە بە زووترین کات دەنی لە داهاتوویەکی زۆر نزیکدا تەواوی ئەوانە لە پارادۆکستان لە تەزاددان لەگەڵ ئەو شتێکە بەکردەوە دەیکا بە دڵنیایەوە لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێرانیش ئەم دروشمانە هاتە ئاراوە بەڵام زۆری نەخایەن کە بە پێچەوانی ئەو دروشمانە دەسەڵات هاتە سەرکار و من پێم وابێ ئەوە پتانسیەلیە ئەمە دەیقەن دۆخی یەکدانە سیستمی دیکتاتۆر یەکدان سیستمی داخرا و سیستمێکی سیاسی داخراو هەیە واتە ئەو هەڵگرتنی ئەو دروشمانە بە شتێکی ئاساییە بۆیان و زۆر بەڕاحەتیش دەتوانن پاسایی بۆ بێنەوە چون ئازادی و ئیستقلالی ئەوان پێناسەیەکی تایبەتی هەیە ئازادی ئەوان تعریفێکی تایبەتی هەیە بۆ جیهانبینیەکی تایبەتیان بۆ ئازادی هەیە ئەو ئازادی و ئیستقلالی ئەوان باسی دەکەن لە چوارچێوەی خەتی فکری و ئیدۆلۆژی خۆیاندا تعریف دەبێتەوە وان نییە سنوورەکان ببەزێنێ و ئازادی بە مانای واقعی خۆی لەخۆ بگرێت لە ئەو مەجموعەی کەسانەی کەسە ئەمنیەتەکان کە پێشگیریان لەو ڕێوڕسمە کرد بوو بیانووی ئەویان هێنا بوو کە تەقەمەنی ئەوانە بەکارهێنراوە و ئەیانەوێ ڕێوڕسمەکە بتەقێنەوە بە حسابی ئەوان ئەو کەسانەی کە پێیان خۆش نییە سەقامگیری لە وڵاتدا بێ ئایا هەست ناکەی بە شێوازی خەریکن سناریۆکی تازە بەڕێوە ئەبەن بۆ ئەوەی ڕێگری لە هەر جۆرە ڕێوڕسمێک بکەن لە شارە کوردیەکاندا ئەگە چاوێک لە مێژووی ئەو سەمینەرانە چاوێک لە مێژووی ئەو کۆڕ و کۆبوونەوانە بکەیت لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا شتێکی ئاوا ڕووی نەداوە کە بێنن بۆ وێنە کۆڕێکی ئەدەبی کە هیچ زەرێکی نییە بگرە قازاندیشی هەیە بۆ کۆمەلگا تەقینەوە هەبێ یا ئەوەی کە جموجۆڵێکی تێرۆریستی تێدا بوو بێ تەنانەت ئەگەری ئەوەش نەبووە ینی حتا ئەوەش نەبووە کە جوڵەیەک یا کارێک کرابێ بۆ ئەو کارێکی تێرۆریستی بەڵام بە ئاکام نەگەیشت بێ ئەمە پێمە بێ پاساوێکە بۆ ئەوەی کە دواتر ئەو کاری خۆیانی پێتەوجی بکەن چون کاک جەلال مەلەکشا هەر وەک پێشتر ئاماژەم پێکرد کەسایەتێکە کە کاریگەری لەسەر بیری سیاسی و نەتەوەیی تاک بە تاکی ئەو نسڵی دوای خۆی داناوە ئەوە سروشتیە خودی هێزە ئەمنیەکان لە بەڕێوە چوونی وەها کۆڕێکی ئاوا گەورەکە خەڵک زۆر بە باشی پێشوازی لەو کۆڕەکەت و بەدەنگ ئەو کۆڕەوە چوون سروشتیە کە لی پترسەوە بە دڵنیایەوە هەمیشەش سیستمهای دیکتاتۆری و دەسەڵاتی دیکتاتۆری هاوشێوەی کە ئێستا لە ئێران هەیە بەردەوام لە هونەر ترساوە بەردەوام لە ئەدەبیات ترساوە چون ئەدەبیات خۆی لە خۆیدا وشەی بەرگری تێدا حەشاردراوە بەرگری لە ئازادی بەرگری لە مافە سەرەتایەکانی یەکدانە ئینسان و تەنیا شتێکیش کە ئەمڕۆ کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت زەفەر بەو سیستەمە ڕادیکاڵە بەرێت تەنیا هونەرە هونەر بە هەر هەش بەشەکەی بڵین ئەدەبیات بە تایبەتی چون جموجۆڵی فەرهەنگی و جموجۆڵی ڕووناکبیری و جموجۆڵی ئەدەبی هەر چەشنە جموجۆڵێکی فەرهەنگی مەدەنی دەتوانێت باشترین زەفەر بەرێ بۆ سیستمهای ڕادیکاڵ و داخرا و ئەوەی کە ئەمڕۆکە لە ئێران دەبینین و سروشتیە بترسێ سروشتیە پاسایی بۆ بێنێتەوە سروشتیە سەناریۆیەکی تایبەتی بۆ بەکاربێنێ بۆی کە ئەو چەشنە کۆڕۆکۆبوونەوەانە پەکیان بخاتەوە باشە هەرچە نامەژێت پێکت بەڵام لە شارەکان و لەو ڤیددیۆیانەی کە لە کاک جەلال بڵاو کراوەتەوە یا ئەگەر لە کۆڕێکی بەشداری بکەی حتمما بینوتانە ئەو شاعرە بەو شێوازە حاڵ و تۆنی دەنگ و ئەوانەی پەپولەیەک زۆر ناسک زۆر هەستیار چه مەترسیە بۆ کۆماری ئیسلامی دروستەکە ئەو خۆ هەموو ڕێگاکانی بەستووە وەکو کاری چالاکی سیاسی و نظامی و ئەوانە هەموو یەکی بەستووە ئیسا بۆ ئەدەبیاتەکانیش خەریکە بەشی ئەدەبیاتش خەریکە ڕێگریەکە بڵێ کاگە فازڵ ئەمە ئەگە بمان هەیە پێناسەیەک لە نەتەوە بکەین بڵین ئەو کۆدانێک یەکدانە نەتەوەی یەکدانە نەتەوەی پێساغ دەبێتەوە زمان و ئەدەبیات یان بڵین زمان بە تایبەتی یەکەی لەو کۆدانەیە یەکە لەو کۆدە گرنگانەیە کە دەتوانێت بڕیار بدا لەسەر نەتەوەیە گال لەسەر خەڵکێک کە بڵین ئەوە نەتەوەیە زمان یەکیانە ئەوە دیارە من پێم وابێ هەر مێژووی سیاسی کورد لە کۆنەوە تاوەکو ئێستا
مەدیونی ئەو زمانە پاراوەیە، مەدیونی ئەو ئەدەبیاتە دەوڵەمەندەیە، مەدیونی ئەو دەقە ناوازانەیە و بە بەشی خۆی ئەمن پێم وابێ زمان و ئەدەبیات بە گشتی هونەر لە ڕاستای خەباتی سیاسی کورد، خەباتی حەقوازانەی گەلی کورد باشترین هەنگاوە کاریگەرترین هەنگاوی ناوە، چون ئەوە نیشانەی دەوڵەمەندی و پاراوی ئەو زمانەیە کە ئەو نەتەوەیە تا ئێستا نەفەوتاوە. شۆڕشی کورد لەلایەک زمان و ئەدەبیات و مەسلەی هونەریش لەلایەک خودی وشەی کوردی لەو چوارچێوەیەدا، خودی کەسێکی وەک کاک جەلالی مەلەکشا لەو چوارچێوەیەدا کە دێنێ شێعر دەنووسێ، کە دێنێ بە زمانی دایکی شێعر دەنووسێ، ئیدی ئەمە قرار نییە ئەم شێعرە لە 100% سیاسی بێ، ئەم شێعرە لە 100% شۆڕژێڕی بێ، تەنانەت شێعرێکی عاتفی یا شێعرێکی تەواو عاشقانە کاری خۆی دەکا، زەفەری خۆی دەبا و خودی سیستمیش زۆر باش ئەوە دەزانێ، زۆر چاگەوە دەزانێت کە شێعرەکانی کاک جەلال هەرچەندە نەرمونیانیش بێ، هەرچەندە بە قەولی جەنابەت پەپوولە ئاساش بێ، لە جێگای خۆیەوە لە کەلێنی خۆیەوە و لە ڕەهەندێکی ترەوە دەتوانێت زەفەر بەرێتە ئەو سیستەمە داخراوی کە ئەوانە هەیەناوە. بۆیە کاک جەلالی مەلەکشاش خاوەنی کەسایەتێکی تایبەت بەخۆی و خاوەنی ڕەوتێکی تایبەت بەخۆی لە شێعری کوردیدا، چون ئێمە ئەگەر باسی خەباتی سیاسی و خەباتی گەلی کورد دەکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان، ئێمە گە وەک هێما لە ناو ئەدەبیاتدا کەسانێکمان بیر بێتەوە، ئێمە کاک جەلالی مەلەکشامان بیر دێتەوە. واتە کاک جەلالی مەلەکشا کاریگەرێکی ڕاستەوخۆی بووە، چ بە شێعرە شۆڕژێریەکانی، چ بە شێعرە سادەکانی، کاریگەرێکی ڕاستەوخۆی هەبووە لەسەر مێژوو جوڵانەوەی گەلی کورد. ئەگەر بەگشتی سێدیکەن، یعنی نەک تەنیا باسی کوردستان بکەن، هەر بەگشتی ئێران و سیستمی کۆماری ئیسلامی تا چەندە زاڵە بەسەر وەزعی ئێراندا بەگشتی، لەوانەیە بڕێ کەسیش پیان ناخۆش پێیان بابەتە ئەگەر بە جۆرێک باسی بکەن، بەڵام لە ڕاستیدا هەست دەکرێ ئەوەی کە لە ئەدەبیاتی ئێراندا هاتووە کە هۆنەر بەرتەرەزگۆ و هەرامەت پەدید یان ئەو جایگایە کە باسیەکەن بۆ هۆنەر، ئایا هەست ناکرێت بە جۆرە خەڵکیش ئیتر زۆر خەریکن پاشەکشەیەکەن لەو جێگۆپێکەی هۆنەر و ئەدەبیات و ئەوانە بەگشتی و جاروبار ئەبینی هاودەنگە بن لەگەڵ سیستمدا و ئەو ڕێزەی کە ئەبێ بە هۆنەر بگیرێ نایگرن؟ کاک فازڵ، هۆنەر و ئەدەبیات بەگشتی لە کۆمەڵگای کوردستاندا، لە کوردستان بەگشتی و بڵین ڕۆژهەڵات لێرە کە بەرباسی ئێمەیە نەبووەتە بایەخ، هونەر و ئەدەبیات نەبووەتە ئەرزش، وەکو پێویستیەکی شارستانیەت، وەکو پێویستیە کە دەبێ بوونی هەبێ، ئێستا چاوی لێ نەکراوە و بەڕاستی ئەرزشیش نییە. یعنی ئەمە بەشێکە ئەوەی کە دەبینی لەلایەن سیستمێکی سیاسیەوە ئەو فەزایانە قۆڕق دەکرێت، ئەمە لایەکی تری خودی خەڵک خەتابارن بەنسبەت ئەوەزە. تۆ دەبینی ئەگە بەرنمەیەکی دەبینی جۆنگی شادی دەبێت، بەرنمەیەکی دەبینی شتێکی ئاسایی دەبێت، خەڵک زۆر باش پێشوازی لێ دەکەن. بەڵام تۆ دەبینی لە سمینارێکی ئەدەبیدا، لە ئێوارە شعرێکدایە، لە سمینارێکی هەرچەند ئەو کۆڕی کاک جەلال بەڕاستی خەڵکێکی یەکجار زۆر پێشوازی لێکرد بوو، بەڵام باز ئەوە کەمە. یعنی کۆمەلگایە کە هونەر و ئەدەبیات تێیدا ئەرزشی نەبوو، بایەخی نەبوو، ئەو کۆمەلگای دەتوانین تا ڕادەی بڵین ساقیتە، یعنی نوقسانە. واتە هونەر و ئەدەبیات ئەوەندە گرینگە لە نێو بوونی لە نێو بەستێنی کۆمەلگادا. دەی دیارە وەختێک ئەوە بایەخ نەبوو، وەختێک ئەوە ئەرزش نەبوو، بە شێوەیەکی ناڕاستە و خۆشنا، بە شێوەیەکی ڕاستە و خۆ زەفەر دەباتە بیری نوێ و جم و جۆڵی ڕووناکبیری و ئەو جم و جۆڵانی کە لە یەکدانە کۆمەلگای زیندوو شەقامێکی زیندوو دەبێ هەیبێ. وەختێک کە ئەوە نەبوو بە ئەرزش نەبوو، زەفەری خۆی دەبا، کاریگەری زۆر وێرانکەری خۆی هەیە لەسەر دۆخەکە. و پێم وابێ ئەمە تەنیا وەک پێشتر ئاماژەم پێکوت هەمووی ناچێتەوە سەر سیستم، بەڵکو بەشێکی زۆرش لە خەڵک خەتابارە بەنسبەت ئەو وەزعیەتە. چونکە ئێستا تۆ ئەگە چاو لێ بکەی زۆربەی زۆری شۆڕشەکانی دنیا هەموو وڵاتانی جیهان، چ لە شۆڕشی ئەو وڵاتە ئەوروپایانی پێش ڕێنەسانس و یا لە دوای ڕێنەسانس، لە شۆڕشی فەڕەنسا، لە جەنگی جیهانی دووەم کاتێک کە ئەڵمانیەکان دێن بڵێن فەڕەنسا داگیر دەکەن، لە شۆڕشی ئۆکتۆبری 1970 رووسیا، لە زۆربەی زۆری شۆڕشە گەورەکانی جیهان هونەر و ئەدەبیات شان بەشانی پارتیزانەکان، شان بەشانی ئەو کەسانەی کە خەباتی چەکداری یا خەباتی سیاسیان کردووە کاریگەرترین دەوری هەبووە. هەر لە ئازادکردنی فەڕەنسا لە دەست نازیەکان ئەدەبیاتی زیرزەمینی هەبوو، هونەری ژێرزەمینی هەبوو، یەکەم ئیستار بۆ مقاومەت بۆ بەرەنگاری بە دژی فاشیزمی ئەڵمانەوە دەرکردنی ئەڵمانیەکان شاعران و نووسەران ئەو ئیستارتەیان لێدا. و بۆیە دەمێ باسی ئەوە بکەم کە بوونی هونەر و ئەدەبیات و بەدەنگچوونی خەڵک بۆ ئەو کۆڕ و سەمینارانە چەندە پێویستیەکی چەندە گرینگە و چەندە پێویستە کە لە یەکدا کۆمەلگادا زیندوو هەبێ و وجودی هەبێ.
ئالە و دۆخەیە کە ئاماژەی پێەکەی وە لە ئێستای کوردستاندا تۆ پێگەی جەلالی مەلەکشە چۆن نبینی لە چه ئاسێکایە لە ئەدەبیات؟ کاک جەلال ئەمە باش نییە هەر بڵێن پێگەیەکی وڵا زۆر بەرزی هەیە ئەوە تۆزێک حاڵەتێکی تەعریفی و خاوەنی بڵێن تاریفێکی باش نییە بۆ کاک جەلالی مەلەکشە بەڵام کاک جەلال زیاتر لە 30 ساڵە هەموو ژیانی خۆی هەموو داهاتووی خۆی چارەنووسی خۆی گرێداوەتەوە من ناڵم گرێداوەتەوە بە ئەدەبیات لە پێشدا چارەنووسی خۆی گرێداوەتەوە بە ملەتی کورد لە پاشان گرێداوەتەوە بە ئەدەبیات واتە ئەو تعریفەی کە هەمیشە بۆ ئەدەبیاتی دەکەن ئەو تعریفەی کە هەمیشە بۆ شعری دەکەن دەڵێن شعر نابێت جیابێت لە کۆمەلگا نابێت جیابێت لە کێشەکانی کۆمەلگا نابێت جیابێت لەو قەیرانانەی کە لەنەو کۆمەلگادا پێک دێ نابێت جیابێت دەبێت بەردەوام شعر لە زاوزێدا بێ دەبێت بەردەوام شعر بنووسرێ کاک جەلال جوزبی ئەو کەسانە بووە هەمیشە تێکەڵ بە کۆمەلگای خۆی بووە هەمیشە لەگەڵ خەڵکەکەی خۆی گریاوە لەگەڵ خەڵکەکەی خۆی پێکەنیوە یعنی هەموو ئەو شتانێکە لە کۆمەلگای کوردستاندا ڕوویداوە کاک جەلالی مەلەکشە لە هەموواندا بەشدار بووە واتە هەم لەگەڵ خەڵکی خۆی گریاوە هەمیش لەگەڵ خەڵکی خۆی پێکەنیوە ئەمە نیشان دەدا و لە پەنا ئەوەشدا ئێمە ئەگەر بڕێک تەخصصیتر چاو لە مەسەلەکە بکەین کاک جەلالی مەلەکشە لە پەنا ئەوەیدا کە لە ئاس هیچ کێشەیەکی کۆمەلگای کوردستان نابەرپرز نەبووە ئەوە هیچ بەرپرز بووە لە پەنا ئەوەشدا یاسا و ڕێساکانی ئەدەبیاتیشی زۆر بە جوانی پاراستووە یاسا و ڕێساکانی دەقیشی زۆر بە جوانی پاراستووە و فاصلەی شعر لەگەڵ دروشم یا بڵێن شعر لەگەڵ شعاری یەک هەنگاوە هەنگاوێکی زۆر کورتە کاک جەلال زۆر بە جوانی ئەو مەودایی پاراستووە بەردەوام یاسا و ڕێسا و جوانکاریەکانی دەقەکانی بەردەوام پاراستەوە بۆیە بەو پێشزەمینەیە کە ئێستا باسم کرد دەتوانم بڵم کاک جەلال هەم شاعری زامەکانی کۆمەلگایە هەم شاعری زامەکانی بەگشتی گەلی کوردە زۆر سپاس لە ئامادەبوونتان و بۆ ئەوەی کە شیکردێت لەسەر بابەتە کرد لەگەڵمان سپاس لێوەش بینەرانی خۆشەویست پێشەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنین ئاماژەیەک بە نامەی بڕێک لە نووسەران و چالاکانی فەرهەنگی و ئەدەبی بکەم لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەتی لە بەشی خوارینی کوردستان کە گلەیەکیان ئاراستەی دەستگا ڕاگەیاندنەکان کردووە لەسەرەوەی کە بە جۆرێک هەست بەوە ئەکرێت زمانی بەشی خوارینی کوردستان کە بەشی بەناوی جاروبار بە بەشی خوارین ناوی لێهێنین لە بڕێک لە ڕاگەیاندنەکاندا بە جۆرێک ئەوەی کە ئەوان ئەو ئیسلاحیان بەکارهێناوە و تویانە ئیلسازی کراوە و گلەی خۆیانیان دەربڕیوە لەوەی کە ئەم دۆخە خەریکە دروستەکرێەوە داوایان کردووە بە جۆرێک بە خۆیانە بچنەوە ناوی ڕاگەیاندنەکان نایێنین بەڵام نامەکەیان لە زۆربەی ڕاگەیاندنەکانە دانراوە واتوانن بیخوێنەوە و کەسەکانیش ئەو جۆرەی کە ئێمە ئەیبینین کەسی ناودارن کەسی شارەزان لە ئەدەبیات و لە فەرهەنگی کوردی و بە تایبەتی بەشی خوارینی کوردستان کە لێرەشە حەزمان کرد ئاماژەیەک بەوە بکەین و لێرە ئەوەی کە ئەوان باسییان کردووە گلەی خۆیانە و ئێمەش وەکو بە شێوازی ڕاگەیاندنی باسیەکەین باس لە پشتگیری یان دژایەتیکردنی نییە حەزمان کرد ئاماژەیەک بە و نامەیەش بکەین کە هەرو جۆرە دوو پاتێکەکەم وەتوان لە ڕاگەیاندنەکانە بیبینن و بیخوێنەوە بزانن باسی چی بکەن لەوەی کە هەتا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بوون و لەگەڵ میوانی ئێمە هاوڕێبوون سپاسانەکەین و هەتا بەرنامەیەکی دیکەوە ئاوردانەوە لە هەواڵێکی دیکە ماڵەوە